و ئیسلامیش بۆ ئەوە هاتووە لە حەقیقەتدا کە مرۆڤەکان بەختەوەرکە والدین جاء لسعادة البشر کوزانیان دەفەرمون دین هاتۆ بۆ ئەوی خەڵک بەختەوەر کات خەڵک خۆشحاڵ کات و هەرچی زەرەر و مەشەقەت و ناڕەحەتی و ناخۆشی بێ لەسەریان لا بدات. جا ئەگەر بەڕاستی خەڵک شوێنکەوتەی ئەو دینە بێ کە خوای پەروەردگار بۆی دابەزاندوین و بۆی ناردوین واللهی دینی ئیسلام مای بەختەوەریمانە. ئەگەر بێت و پەنا بە خوای پەروەردگار پشت لەم دینە هەڵکەین ئەوە ژیانمان ناخۆش دەبێ. هەر وەکو چۆن پەروەردگارمان دەفەرمێ ومن أعرض عن ذكري فإن له معيشة ضنكا. هەر کەسێک پشت لەم دینە هەڵکە ئەوە بەڕاستی ژیانێکی ناڕەحەتی هەیە. ئەی ئەو کەسەی کە دەست بە دینەوە بگرێ خوای پەروەردگار دەفەرمێ فمن اتبع هداي فلا يضل ولا يشقى. ئەوانەی کە شوێن ڕێبازی من بکەون ڕێنمایەکانی من بکەون نەگومڕا دەبێت و نەتووشی ناڕەحەتیش دەبێت بە ئیزنی خوا. بەڵام ئەو کەسانی کە پشت لە دینی خوا هەڵدەکەن ئەو کەسانە فإن له معيشة ضنكا. لە دنیا ژیانێکی ناخۆش ژیانێکی تەنگ و تاڵ و لە قیامەتیشدا خوای گەورە بە شوێری حەشری دەکا بۆ ناو ئاگری جەهەنەم. کەواتە دینی ئیسلام ئاینی بەختەوەریە. هەر بڕگەیەکی ئەم دینە مبارەکە بگرین هەر بڕگەیەک هەر جزئیەتێکی دینی ئیسلام بگرین لە عەقیدە و بیر و باوەڕیەوە تا عیبادەتەکان تا معاملات و ئەحکامی ژیان هەر هەمووی لە بەرژەوەندی خەڵکدایە. هەر هەمووی بۆ ئەوە هاتووەکە تاکتاکی مرۆڤەکان و کۆمەڵگای مرۆڤەکان لە خۆشحاڵیدا بژین بەختەوەر بن و چی پاکە. چونکە خوای گەورە پێغەمبەرێکی نارد عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ یەأمۇرهم بالمعروف وينهاهم عن المنكر ويحل لهم الطيبات ويحرم عليهم الخبائث ويضع عنهم إصرهم والأغلال التي كانت عليهم. دینێکە ئەمر بە هەموو چاکەیەک دەکا نەهی لە خراپە دەکا و چی پاکە طیبات و باشە خوای گەورە بۆی حەڵال کردوین لەو دینەدا. چی پیس و زیان بەخشیشە ئەوە خوای پەروەردگار لەم دینەدا لێی حرام کردوین و قورسایی و مەشەقەت و ناڕەحەتیش کە لە دینەکانی پێشودا هەبوو خوای گەورە لەم دینە لەسەری هەڵگرتوین. بۆیە دینێکە کەسێک دەستی پێوە بگرێ خوای گەورە بەختەوەری دەکات.